لە شارۆچکەی شەقڵاوە یارەکانی خولی بژاردەی بالەی کوردستان بە کۆتەهات پێشمەرگەی سلێمانی بۆ نۆیەم جار بۆ پاڵەوان و شەقڵاوەش بۆ یەکەم جار پلەی دووەمی بەدەستێنا. هۆڵی یانەی شەقڵاوە جارێکی تر ڕکابەری نازنا و یاریە گەورەکانی بەخۆیەوە بینی. لیارەکانی قۆناغی کۆتایی خولیانە بژاردەکانی کوردستان بۆ تۆپی بالە و جەولەی کۆتایی دوو یاری بەڕێوە چوو. لاری یەکەم هەردوویانەی نیشتیمان و شۆڕیجە بەیەک گەیشتن. یانەی شۆڕیجە تەواوی یاریەکەی کۆنتڕۆڵ کردو بە ئاسانی و بە ئەنجامی 3 گەیمی بێ بەرامبەر لە نیشتیمان بردەوە و خاڵەکانی گەیاندە 4 خاڵ و بووە خاوەنی پلەی سێمی خولەکە. نیشتیمانیش بە تەنها 2 خاڵ پلەی چوارەمی پێبڕا. لاری دووەم و یاری لووتکە لە نێوان پێشمەرگەی سلێمانی خاوەنی پلەی یەکەم و شەقڵاوەی خاوەنی پلەی دووەم بەڕێوە چوو. سەرەتا کوڕانی شەقڵاوە پاڵپشت بە خاچی خۆیان و هاندەرە بە جۆش خرۆشەکەیان توانیان لە گەیم یەکەم ئاستێکی بەرز نیشان بدەن و 25-21 ئەم گێمە لە بەرژۆندی خۆیان بە کۆتا بێنن. لە گەیمی دووەم یاریەکە ئاستێکی یەکجار بەرزی بەخۆیەوە بینی. ڕکابەریەکە گەیشتە لووتکە. دوای ئەوەی لە کۆتا خاڵەکان شەقڵاوە 2 دەرفەتی هەبوو بۆ ئەوەی بە تاکە خاڵێک ئەم گێمە بە سوودی خۆی بە کۆتا بێنێت، بەڵام کوڕانی پێشمەرگەی سلێمانی 4 خاڵیان بە دوای یەک بەدەستێنا و براوەی ئەم گێمە بوون. یاریەکە یەکسان بوویەوە. لە گەیمی سێم و چوارەم پێشمەرگەی سلێمانی تاک لایەنە یاریەکەی بە کۆتا هێنا کاتێک 25-11 و 25-22 براوە بوو. توانیمان لە یارینایی لە یانی شەقڵاوە بەرینەوە ببین بە پاڵەوانی خولی ئەم ساڵیش کە بۆ نوێمین جارە ئەمە دیارە لە ڕێکۆردی مێژووی بەتۆڵەی کوردستانە کە ئێستا ئەو مێژووی تۆمار نەکردوکە نۆ جار لە سەرێکە پاڵەوان بێ. سپاس بۆخوا بە هەوڵ و کۆشی هەموو یاریزانەکان و ماندووبوونی هەموو لە توانیمان ئەم ساڵیش لە ساڵحی خۆمان کۆتایی پێبێنین. بۆ یەکەم جارە پلەی دووەم بەدەست بێنین هەر پلەی سێم بووینە پلەی سێم و یانی وەرشی پێشمەرگە پلەی یەکەمی بەدەستێنا دەستخۆشیان لە یەکەم پیرۆزبایان لە یەکەین و سپاسی هەموو هەندرانەکەین سپاسی کەناڵە بەڕێزەکەتانەکەین. بەڕاستی هەموو کات خەمخۆری وەرزش بووینە بە تایبەتی تۆپی بالا. تۆپی بالا بەڕاستی ئەتوانم بڵێم ئێستا وردە بەرەو ئاستێکی بەرزتر ئەڕوا. سەرەتای دەستپێکردنی خولی کوردستان ئاستەکە شێوەیەکی مام ناوەندی بوو ئەتوانم بڵێم نزم بوو، بەڵام ئێستا لەخوا بەزیار بێت زۆر باش بووە و پیرۆزبایی لە هەموو ئەوانەی کە بەشداریان کردبوو و داوای لێبوردنیش لە هەندرانەکەین لە هەر یاریزانێکە کەمتر خەمبووین بەرامبەریان هەر هەڵەیەکمان کردین بە گەوری خۆیان لێمان بنووس. یانەی پێشمەرگەی سلێمانی لە کۆی دەوەشانی بەڕێوەچوونی پاڵاوانتیەکە بووە خاوەنی نۆیەم نازنا و شەقڵاوەش بۆ یەکەم جار پلەی دووەمی خولەکەی بەدەستێنا و شۆڕیجەی کەرکووچیش بووە خاوەنی پلەی سێیەم. حوسێن محەممەد کەناڵی پێام شەقڵاوە.